جێژ دایکبوونی عەفرین ناوێ دایکی ئەسما ناوێ باف سلێمان دیرۆکە تەڤلیبوونی ساڵە 1992 ناسناف ئۆرهان ناو و پاشناو بەکر هەموو جێژ دایکبوونی مەیدانە عەفرین ناوێ دایکی حەجەر ناوێ باف محەممەد هەموو دیرۆکە تەڤلیبوونی ساڵە 1992 ناسناف ڕەشۆ ناو و پاشناو محەممەد هەموو ئێرە ڕادیۆ دەنگی گەلە لەرکوێ سەرمانن سلااوتانە بە ئەم کاتتان باش بەڕێزان بەرمەتی هاوکارانم هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەممە یەکی ئەر کە ئەو کاتە لەگەڵ جێژنی کرێکاراندا پێشکەشتان دەکەین. بەڕێزان وەکو هەر لە سەرەتاوە ئاماژەم پێدا کە ئەمڕۆ جێژنی کرێکارانە یەکی ئاری هەموو ساڵێک بە جێژنی کرێکاران ناسراوە ئەم ساڵ لە هەرێمی کوردستاندا بە گوێرەی بەدواداچوونێکی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستاندا 12 کرێکار لە کاتی کارکردندا گیانی لەدەستا و هاوکان لە 2016ەوە 339 کرێکار لە کاتی کارکردن بەتەنیا لە هەرێمی کوردستان گیانی لەدەستا و کە لە ژمارەیان 12 بەتەنیا لە ئەم ساڵدا بوون. یەکی یاری هەموو ساڵێک بە جێژنی کرێکاران ناسراوە بە گوێرەی بەدواداچوونێکی هەواڵی لە ساڵی 2016دا 339 کرێکار لە کاتی کارکردندا لە هەرێمی کوردستان گیانی لەدەستداوە کە لەو ژمارە 12 ئەم ساڵ گیانیان لەدەستداوە. ئەم ساڵ زۆرترین کرێکار گیانی لەدەستدا بێت لە شاری سلێمانی بووە پاشان هەولێر و دواتر دهۆک لە هەڵەبجە هیچ گیان لەدەستدانێکی کرێکار تۆمار نەکراوە. یوسف کەریم حەمەد سەرۆکی لقی هەولێری سەندیکای کرێکارانی کوردستان ئەمڕۆ چوارشەممە ڕایگەاندووە ئەوەی بەفەرمی تۆمارکرابێ ئەوەیە ئەم ساڵ لە سنوورەکەدا 4 کرێکار لە کاتی کارکردندا گیانی لەدەستداوە. لە سلێمانی ئەم ساڵ 7 کرێکار گیانی لەدەستداوە کە دوایین کرێکار ئێوارەی دوێنێ بووە. چالاگرۆف سەرۆکی لقی سلێمانی سەندیکای کرێکارانی کوردستانیش باسی لەو کردووە تەنیا ناوێ و کرێکارانەمان تۆمار کردووە کە ئاگادار کراونێتەوە و خۆمان بەدواداچوونمان کردووە. هەر ئەمڕۆ وڵات ئۆزمانی سەرۆکی لقی دۆکی سەندیکای کرێکارانی کوردستان باسی لەوە کردووە لە 8 لقی سنووری سەندیکاکان ئەم ساڵ یەک گیان لە دەستدانی کرێکاران بەفەرمی تۆمار کراوە. لە هەڵەبجە هیچ گیان لە دەستدانێکی کرێکاری تۆمار نەکراوە. کارزان محەممەد سەرۆکی لقی هەڵەبجەی سەندیکای کرێکارانیش دەڵێ نەوەک ئەم ساڵی ڕابردووش هیچ گیان لە دەستدانێکی کرێکاری تۆمار نەکراوە. لەبارەی هۆکاری گیان لە دەستدانی کرێکاران لە کاتی کاردا یوسف کەریم سەرۆکی لقی هەولێری سەندیکای کرێکارانی کوردستان گوتی نەبوونی سەلامەتی پیشەی هۆکاری سەرەکی مردنی کرێکارانە. ئەو دەڵێ لەم ڕۆژانەدا کرێکارێک کە ژمێر 11 شەو لە باڵەخانەیە کەوتۆتە خواروگیانی لەدەستداوە لە کاتێکدا ناکرێت لەو کاتە شەوەدا مۆڵەت بە کۆمپانیا بدرێ کار بە کرێکار بدە. بە گوێرەی ئاماری ڕێکخراوی کرێکارانی بیناسازی لە هەرێمی کوردستاندا ساڵی ڕابردوو 73 کرێکار لە کاتی کارکردندا گیانی لەدەستداوە و بە گوێرەی ئامارێکێتی سەندیکای کرێکارانی کوردستانیش ئاماری گیان لە دەستدانی کرێکاران لە 6 ساڵی ڕابردوو بەم شێوەی خوارەوە بووە. لە ساڵی 2022دا 41 کرێکار گیانی لەدەستداوە. لە ساڵی 2021دا 37 کرێکار، 2020 35 کرێکار، 2019 38 کرێکار، 2018 25 کرێکار، 2017 16 کرێکار، 2016 62 کرێکار گیانیان لەدەستداوە. یەکیار جژنی کرێکاران لە عێراقیشدا باسلەوە دەکرێت وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی عێراق باسی لەو کردووە کە زیاتر لە 13,000 کرێکار یاخود دەسەبەری کاریان بۆ کراوە. ئەمانجە بۆش دەکەن زیاتر لە 42,000 کرێکاری بیانی لە وەزارەتی کار تۆمار کراوە. نەجم عقابی گوتەبێژی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی عێراق دەڵێ ژمارەی کرێکارانی بیانی کەم و زیاد دەکە. ئێستا زیاتر لە 42,000 کرێکاری بیانی لە وەزارەتی ببورن کار تۆمار کراوە. ئەوانی دیکە بە شوێکی نایاسایی لە عێراق کار دەکەن دەبێ وەزارەتی ناوخۆ
ڕێکاریان بەرامبەر بگیرێتە بەر. ئەحمەد ئەسەدی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتیێرا ئاماژەی بۆ کردووە کە لە ناوەڕاستی ساڵی ڕابردوودا زیاتر لە 1 ملیۆن کرێکاری بیانی لە عێراقدا کە زۆربیان بۆ شوێکی نایاسایی کار دەکەن و وەزارەتی کار سنتەری بۆ مەشق و ڕاهێنانی پیشەی هەیە تێیدا ڕاهێنان بە هاوڵاتیان دەکات بۆ وەزارەتی یاخود بۆ بازاڕی کار ئامادە دەکرێت و گوتەبێژی وەزارەتی کاریش دەڵێن نزیکەی 1,800,000 کەس لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی تۆمارکراوە و مەشقیان پێکراوە بۆ ئەوەی کاریان دەست بکە. وەزارەتی کار لە چوارچێ هەوڵەکانی بۆ خستنەگەڕی کرێکاری نێوخۆی فۆرمی بۆ کۆمپانیەکان بە تایبەتی کۆمپانیا بیانەکان ناردووە بۆ ئەوەی بزانن پێویستیان بە چ کارامەیەکە و دەشڵێ هەر کۆمپانیایك پێویستی بە شارەزایی لە هەر بوارێکدا هەبێت دەتوانێت ئاگادارمان بکات و ڕاهێنان بە گەنجان بکەن بۆ ئەوەی ئامادە بکرێن و ئەو کۆمپانیا بیانیانشی کە لە عێراقدا کار دەکەن پابەند کراوە کە هەفتە کرێکارەکانی ناوخۆیی و لە سەداسیان بیانی بن. ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانیش کۆمەڵی چالەکانی مافەکانی مرۆڤێران راپۆرتێکی بەراوردکاری نێوان 2 ساڵی لەسەر دۆخی کرێکاران بڵاو کردووە. ئاشکرای کردووە کە دۆخی کرێکاران ئێران لە ساڵی 2023دا بەراورد بە ساڵی پێشوو زۆرتر خراپتر بووە. تەنها لە 12 مانگی ڕابردوودا 1680 کرێکار لە کاتی کارکردن بۆی ڕوویداوی جیاوازگانی لەدەستداوە دەکرێکاریش خۆیان کوشت و هەزارانی دیکەش بۆی داخستنی کارگەکان و بێکار بوون و ناڕەزایەتی و مانگرتنیش زۆر پەرەی سەندووە. کۆمەڵی چالەکانی مافەکانی مرۆڤێران لە راپۆرتێکدا هاشکرای کردووە کە لە 12 مانگی ڕابردوودا لە ناوخۆی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستاندا 1680 کرێکار لە کاتی کارکردن بۆی ڕوویداوی جیاوازگانی لەدەستداوە کە 1514 کەسیان لە دە راپۆرتی فەرمیدا ناویان هاتووە، بەڵام لایەنە حکومەکان تەنیا ناوی 166 کرێکاریان بڵاو کردوەوە. هەر لەو ماوەیەدا 8199 کرێکار لە کاتی کارکردندا بریندار بوون کە لەو ژمارەیە ناوی 7517 کەسیان لە 8 راپۆرتی فەرمیدا ئاشکرا کراوە، بەڵام تەنیا 682 کرێکار لە راپۆرتی لایەنە ناحکومەکاندا ناویان هاتووە. کۆمەڵی چالەکانی مافەکانی مرۆڤی ئێران لە راپۆرتەکەیدا ئاماژەی بۆش داوە لە 12 مانگی ڕابردوودا 84226 کرێکار کێشەی دواکەوتنی موچیان هەبووە. هەر لەو ماوەیەدا 528 خۆپیشاندان و گربوونەوە لەلایەن سندیکا و کۆمەڵی کرێکارانەوە ڕێکراوە کە بەراورد بە ساڵی پێشووتر لە 100% زیاتر بووە. هەروە 1448 خۆپیشاندان و ناڕەزایەتی دەربڕین لەلایەن ڕێکخراوە پیشەیەکانەوە ڕێکراوە کە بەراورد بە ساڵی پێشوو لە 90 زیاتر بووە. لە 12 مانگی ڕابردووشدا ڕێکخراوە کرێکاریەکان لە ئێران 97 جار مانگرتنیان کردووە، لە 14 زیاتر لە ساڵی پێشووتر بووە و ڕێکخراوە پیشەیەکانیش 37 مانگرتنیان بەڕێوە بردووە کە لە 90.6 زیاتر لە ساڵی پێشوو بووە. بەهۆی ئەم چالاکیەوە 51 کرێکار دەستگیر کراوە کە 48 کەسیان دادگایی کراون، لە ئەنجامدا 26 کەس سزای زیندان و قەمچی و پێبژاردنیان بۆ بڕاوەتە و 10 کرێکاریش خۆیان کوشتووە. هەر لەو ماوەیەدا 47 کارگەی پیشەسازی داخراون کە بەهۆیەوە 3188 کرێکار بێکار بوون. هەروەها 2514 کرێکاریش لە کارەکان دەرکراون، 2,272,461 کرێکاریش بە بێبوونی بیمە کاریان کردووە. بە گوێرەی راپۆرتی ئەنجومەنی تەندروستی کرێکار و سەلامەتی کاری تورکیاش لە 3 مانگی سەرەتا ئەم ساڵدا لە باکووری کوردستان و تورکیادا 425 کرێکار لە کاتی کارکردندا گیانی لەدەستداوە. بە ساڵی ڕابردووش 1929 کرێکار گیانی لەدەستداوە. لە راپۆرتی ئەنجومەنی تەندروستی کرێکاری و سەلامەتی کارداهاتووە لە مانگەکانی کانونی دوم شوبات و ئاداری 2024دا 425 کرێکار لە باکووری کوردستان و تورکیا لە کاتی کارکردن گیانی لەدەستداوە. لە راپۆرتەکە داماژە بۆ کراوە کە 105 کرێکار لەوان لە کارتی بیناسازی 58یان لە کارتی گواستنەوە، 30 لە کارتی کشتتوکاڵی، 30یەکان لە کارتی کانزاکان، 28یان لە کارتی نیشتەجێبوون کاران کردووە. لەو 425 کرێکارش کە گیانیان لەدەستداوە 412 پیاو بوون، 13 ژن بوون، 9 کرێکاریش لەوانە پەنابەر بوون. ساڵی 2023 1929 کرێکار گیانی لەدەستداوە. وەش بە گوێرەی راپۆرتی هەمان ئەنجومەن بە گوێرەی راپۆرتەکە کانونی دومی 2023 115 کرێکار لە کاتی کارکردن دەگیانی لەدەستداوە. لە شوباتدا 260 کرێکار، لە ئاداردا 130 کرێکار، لە نیساندا 123 کرێکار، لە ئایاردا 147 کرێکار، لە حوزێران 160 کرێکار، لە تەموزدا 184 کرێکار، لە ئابدا 206 کرێکار، لە ئەیلولدا 153 کرێکار، لە تشرینی یەکەمدا 151 کرێکار، لە تشرینی دومدا 145 کرێکار و لە کانونی یەکەمدا 154 کرێکار لە کاتی کارکردندا گیانی لەدەستداوە. ئەمە بەرخۆدانیە سەردەمە و برەحی سەرکەوتنی کۆمپلۆیە لەسەر ڕێبەری مرۆڤەهەیە ڕێبەر ئاپ و وەڵە دەکەن.
بروح مقاومة العصر التي تناضل بفكر قائد الإنسانية، سنكسر أغلالهم ونجعلها قيودا بوجه فكرهم الاستبدادي. چهار mücadelesiyle 15 Şubat kompresini kıracağız. Devletin dageker çıkast tecrit eser serokati giran jibikin serokati be fikr ve felsefe xwe bi giştî cîhanê belav dibe. ريبر أبو آزادي العفنية البرخود ده. هەڕێزان لەگەڵتان بەردەوام دەبین. وەزارەتی دادی دەوڵەتی تورک دەڵێ عەبدوڵڵا ئۆجەلان سوودی لە مافەکانی وەرگرتووە و نووسینگە یاسایی سدەش بۆ وەزارەتەکە دەڵێ کە ئاشکرایکەن بەم دواییە کەی دیدار لە ئیمرالی ئەنجام درراوە. پەرلەمانتارانی پارتی یەکسانی دیموکراسی گەلان دەم پارتی بۆ هەڵگرتنی گۆشەگیری سەر ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان و دیدار لەگەڵ بنەماڵەکە و پارێزەرانی لە حوتی کانونی یەکەمی 2023دا سەردانی سەرۆکاتی کۆمیسیۆنی لێکۆڵینەوەی مافەکانی مرۆڤی پەرلەمانیان کردووە و بە ڕێبەرایەتی گشتی زیندانەکان کە سەر بە وەزارەتی دادا لە وەڵامی داواکارەکەدا بانگەشەوە دەکەن کە ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان هەموو مافەکانی خۆی وەکو زیندانی بەکاردێنێت لە کاتێکدا کە 38 مانگە هیچ زانیارێک لەو بارەوە نییە وەرەگە بە ئەنجامدانی دیدار لەگەڵی دانادرێ. هەلو بارەوە نووسینگە یاسایی سەدە لە پامێکدا وەڵامی وەزارەتی دادی داوەتەوە دەڵێ بانگەوازی لە وەزارەتی داد و بەڕێوەبەرایەتی گشتی زیندانەکان دەکەن ئاشکرایکەن بەم دوایە کەی دیداری بنەماڵە و پارێزەران لە ئیمرالی ئەنجام درراوە. وەیسیاکتەش 30 ساڵە لە زینداندا و ئێستا لە ئیمرالیدا ماوەی سزاکەی لە 28 نیساندا کۆتایی هاتووە بەڵام ئازاد ناکرێت. پارێزەر ڕێزان ساریجا دەڵێ بەزارێکی پیانوتون 1 ساڵ سزاکەی درێژکراوەوە و بڕیارە بە شوێکی ئاشکرا هوونە یاسایی ناڕەوایە. پارێزەرانی نووسینگە یاسایی سەدە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی دامەژەی بۆ کرۆ بە گوێرەی خشتەی پێشتر داواکاری گشتی کۆماری و لە بۆرسا ئامادەی کردو دەبوو یاکتاش لە 28 نیساندا ئازاد کرا. لەم قۆناغەدا بۆی هەلومەرجی دژواری گۆشەگیری لە ئیمرالی ویسمان لە ڕێگەی نامەیەک و هاریکاری یاسایی بگەێنین وەڕوانینی ئەو لەبارەی کاروباری ئازادکردنیەوە وەربگرین بۆ بۆنێشۆ ئێمە لە ڕێکەوتی جاجادا لە ڕێگە پۆستی تۆمارکراوە نامەمان بۆ ناردۆ بەڵام هیچ وەڵامێک نەدراوەوە بەڵام بارودۆخی گۆشەگیری ئێمە ناتوانین پشتڕاستیکەینەوە کە ئاخۆ نامەکان گەیشتون یاخودنا. ئەو دەڵێ هەوڵەکانمان خستۆتە گەر بە داخۆی داری زیندانی ئیمرالی بەزارێکی پیانوتوین کە بەهۆی بڕیاری لیژنەی چاودێریەوە ئازادکردنی ئەکتاش بۆ مۆی ساڵێک دواخراوە جەختی کردێتەوە بڕیارە بە شوێکی ئاشکرا نایاسایی و ناڕەوایە هیچ واتایەک بۆ زەوتکردنی ئازادی ئەکتاشنێ لە ڕێگەی ئەو هەموارانەی دواتر لە یاساکاندا کراون ئەو بڕیارە ناڕەوایە دەدرێت. مانگرتنی زیندانیانیش بۆ ئازادی ئۆجەلان لە 157مین ڕۆژدا بەردەوامە. زیندانانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێ هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ دۆزی کورمانگرتنیان لە خواردن دەستپێکرد چالاکێکە لە ڕۆژی 157میندا بەردەوامە. چکامەژەیە لە ڕۆژی 4 نیساندا زیندانانی سیاسی دۆزی پاگەکە و پاش گرانگاند و چالکێکە پێناوتە خۆراخنی دۆم و مانگرتن لە خواردن کۆتایی پێات و بایکۆتی پەیوەندی تەلەفۆنی و ئەنجامدانی دیداریان کردووە و تاوەکو ئێستاش بەردەوامە.